زیاتر لە 70 ڕۆژە ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو هەرێم کۆن نەبووتەوە و هیچ دامەزراوەیەکیش نییە چاودێری و لێپرسینەوەی لەگەڵ بکات. لە دووەمین حاڵەت و لە ماوەی کەمتر لە 6 مانگی ڕابردوودا ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان 73 ڕۆژە هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. ئەوەش دوایەوەی لە نێوان مانگی 7 و 9 ساڵیشدا 35 ڕۆژ ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەدا و سەرۆکەکەی لە گەشتێکدا بوو کە تا ئێستاش هیچ زانیاریکی لەبارەوە ئاشکرا نەکراوە. هەرێمی کوردستان بە دۆخێکی نائاسایی هەردوو سیستمی بەڕێوەبردن و یاساداناندا دەگوزارێت بەهۆی هەڵوەشاندنەوەی بڕیاری درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەلایەن دادگای فیدراڵی و پەخستنیشی لەلایەن پارتی و یەکێتیەوە. لە 6 مانگی 11 ساڵی 2022ەوە پەرلەمان لە هەرێمی کوردستان نەماوە و حکوومەتیش لە دۆخی ماوە بەسەرچووندا بێت چاودێری و لێپرسینەوە لە دەرکردنی بڕیار و بێبوونی یاسای بودجەش لە تەخشان و پەخشانی پارە بەردەوامە. ئەو دۆخەی بەسەر حکوومەتی ماوە بەسەرچوو دەهاتووە بە جۆرێکە پارت و لایەنەکانی پێکهێنەریشی لێی بێزارن و ئەگەر بە 2 مانگ و زیاتریش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێوە نەچێت پێیان ئاسایی بێت. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 1992 پەرلەمانی کوردستان کارەکانی ڕێک دەخات. هیچ کاتێکی دیاریکراو بۆ ئەنجامدانی کۆبوونەوەکانی دیاری نەکراوە بە پێچەوانەی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵەوە کە بە پێی پەیڕەوی ناوخۆی پێویستە هەفتانە کۆ ببێتەوە. ئەو دۆخەی کابینەی ماوە بەسەرچوو لە کاتێکدایە 433 ڕۆژیشە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە بەرەنجامی هەڵبژاردننی 20 تشرین یەکەم مانگی 10 ساڵی 2024 تەنیا یەک کۆبوونەوەی ئەنجام داوە و هیچ ئاسۆیەکیش نە بۆ پێکهێنانی کابینەی حکوومەت دیارە و نە بۆ چارەسەرێکی یاسایی. لە هەرێمی کوردستان پەکخستنی دامەزراوەکان لە سەر و هەمووشیانەوە پەرلەمان خستنە بەرمەترسی هەرێمی کوردستانیش ئاسانترین هەنگاون کە دەستیان بۆ دەبرێت هەرکات هێزی زاڵ دۆخێکی بەدڵ نەبوو لە ژێر ناو و پاساوی گشتیدا پەرلەمان یان حکوومەت یان دەسەڵاتی دادوەری و هەر دامەزراوەیەکی دیکە قفڵ لێ دەدات. مێژووی 3 دەی ڕابردووش چەندین نمونەی لەو شێوەیەی بەخۆیەوە بینیوە کە پەرلەمان داخراوە و وەزیر نێردراوەتەوە بۆ ماڵەوە. پارتی یەکێتی ئەو کاتەی ڕێک و چەبان یاسا و ڕێنماییەکان بە جۆرێک دەردەکەن هەر کات لە نێوان خۆیاندا قەیرانیان بۆ دامەزراوەکان دروست کرد گرێکەی بە هیچ هێز و لایەنێکی دیکە نەکرێتەوە. ئەو شێوەیەوەی ئێستا لە قەیرانی پەرلەمانی کوردستان و بەراوێزکەوتنی حکوومەت و باڵا دەستی کەسی دەبینرێت.